لكاتي جنگەکاندا بەرامبەر کافرانیش ڕەسوولی خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەیفەرموو بە ئاگا بن ژن و منداڵ و پیر نەکوژن، ئەوەی شەڕی نەکرد و چەک بەدەست نەبوو نەیکوژن، ستەمی لێ نەکەن، دار و درەخت نەسووتێنن نەیان بڕن، ماڵەکانیان تێک نەدەن. ئەمە تەوجیهی ڕەسوولی خوا بوو عەلەیهی سەڵات وەسەلام، وەڕەوشتی مسلمانان بووە لە کاتی جەنگەکاندا. بەڵام بەداخەوە دەبینین کافران زۆر قیل لە دڵانە، زۆر درندانە، منداڵان و ژن و پیرەکان دەکوژن و تەدمیری بینە و ماڵەکانیانەکەن بە بەرچاوی ئەوانەوە کە بانگەشەی مافی مرۆڤەکەن، بانگەشەی پێکەوە ژیان و ئاشتی دەکەن. زیاتر لە 7,000 منداڵ و ژن و پیر بە ناڕەحەتترین شێواز، بە ناڕەحەتترین مردن قوربانی دەکرێنە سوتەمەنی جەنگەکان و بێگومان بە پاڵپشتی زوڵم و ستەمی ئەوانەی کە ئەو بانگەشانە دەکەن. زیاتر لە 70 ساڵە ئەوانە وانەکانی سەبر و ئارامگری و تەوەکل بەخوا و عەقیدەی خۆشویستنی مردن بەسەر بەرزی دەڵێنەوە و فێری مسلمانانەکەن. بەڵێ خۆشەویستەکانم بێگومان ستەمکاران لە دنیادا خوای گەورە عقوبەیان ئەدا. ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار. هەرگیز وا نەزانن پەروەردگار غافڵ و بێئاگایە لە کار و کردەوەی ستەمکاران. نەخێر، بێگومان هەموو کار و کردەوەی ستەمکاران پەروەردگار بە ئاگایە لێی، بێگومان تۆڵەیانی هەڵگرتووە بۆ ئەو ڕۆژەی کە چاوەکان تێیدا ئاڵق ئەبن لە ترسا عقوباتی ئیلاهی بۆ ستەمکاران هەر لە دنیادا سنەتی خۆیەتی. فسيروا في الأرض فانظروا كيف كان عاقبة المكذبين. بگەڕێن بەسەر زەویدا بزانن عاقبەتی ئەوانەی کە خوایان بەدرۆ دادەنا چی بوو. فانظروا كيف كان عاقبة المجرمين وانظروا كيف كان عاقبة المفسدين فانظروا كيف كان عاقبة الظالمين. برون سرنج بدەن و تێڕابمێنن بزانن ستەمکاران لە هەموو جیل و سەردەم و لە هەموو کاتێکدا عاقبەتیان بەرەو کوێ ڕۆشتووە.